لە ئاینی ئیسلامدا چەندین دەقی گرنگ و پەیوەست بە پاراستنی درەخت و ژینگە هەن کە ئاماژەی زیندوون لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا لە هەمبەر ئەو پرسە لە هەمان کات ڕێنمایی گرنگن بۆ هەڵسوکەوتکردنی تاک لەگەڵ ژینگە. پەیامی ئیسلام سەبارەت بە ژینگە و ژینگە پارێزی داخوازیەکی هەمیشەیی و بەردەوامی تێکڕای ژیانە. شەریعەتی ئیسلام کارکردن و گرتنە ئەستۆی ئەرکی پارێزگاری ژینگە و ئاوەدانکردنەوە و گەشەپێدانی بە بەشێک لە ئەخلاق و باوەڕی مرۆڤەوە دادەنێت. بە پێچەوانەوە هەر ئاکار و هەنگاوێک یان هەر کەسێک زیان بە ژینگە بگەیەنێت ئیسلام ڕەتی دەکاتەوە. ئەو جۆرە کەسانەش بە تێکدەر ناو دەبات. ئاینی ئیسلام بە دوو یاسای سەرەکی تێڕوانینی سەبارەت بە ژینگە دەخاتە ڕوو. یەکەم، پارێزگاریکردن لە ژینگە. دووەم، نەشێواندن و تێکنەدانی ژینگە. ئەو دوو هێڵە گشتیە یاسایەکی تەواوە لە مەڕبایەخی ئیسلام بە ژینگە و چۆنیەتی پاراستنی. لەو چوارچێوەیەشدا پارێزگاریکردن لە ژینگە بە ئەرکی هەر تاکێک دادەنێت و هانی مرۆڤ دەدات بۆ ئەنجامدانی کاری چاکە و ئاوەدانکردنەوە و گەشەپێدانی ژینگە. لەبەر ئەوەی یەکێک لە ئامانجەکانی جێنشینبوونی مرۆڤ لەسەر زەوی چاودێریکردنی ژینگە و پەیامی چاکەخوازی و ئاوەدانکردنەوەیەتی. پێغەمبەری ئیسلام چەندین فەرمودەی هەیە بۆ پاراستنی ژینگە کە خۆی دەبینێتەوە لە بوارەکانی دارستان و سەرچاوەکانی ئاو و سامانی ئاژەڵ و پاک و خاوێنی مرۆڤ کە هانی تاک دەدات و هۆشیارێن دەکاتەوە بۆ پاراستن و پارێزگاریکردنی ژینگە. هاندان بۆ نەمامچاندن و پاراستنی درەخت و ژینگە لە فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام. ئەگەر خەریک بوو قیامەت دابێ و نەمامێکت بەدەستەوە بوو بیچێنە. هەر کەسێک زەویەکی وشک زیندوو بکاتەوە واتە بیکاتە کشت و کاڵ ئەوە پاداش وەردەگرێت. هەر کەسێک نەمامێک بچێنێت و ئارام بگرێت لەسەر پاراستنی تا دێتە بەرهەم هەر شتێک سوودمەند بێت لە بەروبوومەکەی لای خوددا بە پاداش بۆی دەنووسرێت. لەوەش زیاتر بڕینی درەخت بە بێهۆ بە تاوان دادەنێت و بگرە جەختیش لەسەر ئەوە دەکاتەوە کە پێویستە مرۆڤ هەمیشە زەوی و ژینگە بە نەمامچاندن ئاوەدان بکاتەوە و گەشە بە سەوزایی و دارستان و ژینگە بدات. لە گوندی نەوەین لە بناری سوورێن لە دەسەڕاستی منەوە مزگەوتی نەوێ هەیە. لە ناو ئەم مزگەوتەدا درەختێک بڕاوەتەوە کە بە پێی قسەی ئەو کەسانی کە بە تەمەنترینن لە ناوم گوندا ئاماژەبەوەکەن کە تەمەنی ئەم درەختە زیاتر لە 100 ساڵە. لە هۆکاری بڕینەوەی ئەم درەختە کۆڵینەوە لەگەڵ میوانەکەم کاک محەممەد کە دانیشتووی ئەم گوندەیە. کاک محەممەد ڕۆژت باش. سەرەتا بەخێر بێن سەر چاوم یاخوا بەخێر بێن. زۆر سپاس. کاک محەممەد ئەگەر پێمان بڵێ بۆچی ئەم درەختە کە لە ناو مزگەوتایە بڕاوەتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە ئەم تووە تەمەنێکی بۆ تا 70 ساڵ لەسەر ئەم دارە ناوەکەی قلۆر بووە و زەرەرێکی زۆریا ئەو تەلانەی قەتانەوە دیدار بەستومانەتەوە 10-12 ساڵە بێ ڕیشکێکی ناو ئەم تووە ناو ئەو بۆری گرتووە ئەوە چاوجی ئاوەکەیە بۆ سەر حەوزەکە لێۆ گشتێتی چەند ساڵە ئێمە پاکێکەکەینەوە بە شیشێکی 12 مەتر. حەسی ساڵە پاکێکەکەینەوە ڕیشکەکەی ئەیگرێ ڕیشکێکی زۆر قەدعی ئاوەکەیشی کرد ئاوەکەیشی کز بووە و بۆ ئەو حەوزی دەستنوێژوهی نەچوو. ئیتر چیمەنتۆکەیشی هەڵتەکانووە و پەلێکیشی لێوش بوو پەلەکە ئەو چینکۆیە شکان هی کەپری مزگەوتەکەی هیچ درەی دەستنوێژەکە لەبەر باران. کاک محەممەد نەتانەتوانی کە بۆ نمونە ئەو تەلەی کاڵەی بۆ نمونە چەندین جار بڕیوێتی تانتوانێت تەلەکە بگوازنەوە یاخود ئەگەر کۆنکرێتەکەی تەقان و جارێکتر کۆنکرێتەکە چیمەنتۆ بکەنەوە نەتانتوانیم کارە نابێ ڕێجی ئەو دارە وەکو تەژبیاتی نەوەکو نێڵ ئەو بۆریە بەردەکە بۆریەکەش پلاستیکێکە باغەیەکە ئەیشکێنێ و ڕیشکەکەی چێتە ناوی. دوایەوەی کە ئەو درەختە با بڵێن بڕاوەتەوە پارچەکانی چی لێ هاتووە؟ ئایا ئێوە فرۆشتوتانەتەوە یاخود چی لێ هاتووە؟ دارەکە وەڵات دوێنێ ئیتر پۆلیسی دارسان هاتووە گشتی بە گەڵاوەیە باری کرد و بردی.
ئێمە بەتەمەنترین دانیشتووی گوندی نەوێ ئەدوێنین تایبەت بەوەی کە پێمان بڵێت بزانین خۆی تەمەنی چەندەوە بیرەوەری ئەم درەختە تەمەنی چەندێک ئەبێت کاک حاجی سڵاوت لێبێ حەوکەڕە سڵاو لە تۆ خۆ تەمەنە چەندێکە کاک حاجی قوربان من خۆم 83 هین 33 بە بیرەوەری تۆ ئەم درەختە هەبووە لێرە کورە بەخوا من نەبووم لەدای هەر بووە بەڵێ پێشەوەی مزگەوتیش بێم درەختەر هەبووە مزگەوت لەیرا نەبووە مزگەوت لەو بەرەوە بووە بەڵێ لەیرەوە بە تەنەکە ئاومانە بن لەوێت دەزێژبانە کرد و نوێژبانە کرد قوربان ئەمە باو باپیری ئەمە پیری زۆر بووە پیرمان نییە بزانێ ئەو بۆ کێنایەتی کاک حاجی یادەوەری لەگەڵ ئەو درەختە چی بووە هیچ یادەوەریەکەت هەیە کە لەگەڵ ئەو درەختەت بوو بێ نەوەڵڵە خۆم ها لەوێ هەڵم دڕێت تا چۆسەوێ لەوێ بەردێکمدا ناوە ئیژارە چاوک ئاوەکە کەراتێتر هەڵدرا ئەمە کەوانەیەتی بڕینەوەی ئەو درەختە چیت بیرەخات و ینی هیچ یادەوەریەکەت هەیە لەگەڵی چی شتێکت بیرەخاتەوە وەڵاهی هەر ئەو بیرمە هەیە ئەم درەختە سێوەرە بوو بۆ ئەم ناوچە هاوینی ئەرەیەکێکمان بمبردایە لەم بەرخۆرادا نێنێش لە سێوەرا بوو ئیسیفای بوو بۆ ئەم مزگەوتە ئەم مزگەوتە چەند ساڵە مزگەوتە بەڵام هەتا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان نەقایم کامیت نەمدیری ناحیە نەمدیری قەزا نازاننا شارەوانی هیچ کەسێک نەهاتوە لێ پرسیوە بکارێک کاکەم مزگەوتە کێشە و گیر و گرفتی چییە؟ هەتا ئێمە پێیان بڵێن کاکە کێشە و گیر و گرفتی ئێمە ئەو دارەیە و بۆمان چارەسەر بکەن. لەگەڵ مامۆستا یوسف وتاربێژی مزگەوتی نەوێ گفتوگۆکەین تایبەت بە پرسی ژینگە پارێزی لە ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها حکمی بڕینەوەی درەخت لە ئایندا و ئایا مزگەوتەکە لە کاتێکا کە درەختەکەی تێدا بوو جوانتر بوو یاخود ئێستا کە درەختەکەی تێدا بڕاوەتەوە مامۆستاگیان ڕۆژت باش ڕۆژی جەنابیشتان باش بەخێر بەنیاخوا مامۆستاگیان کاتێکم درەختە بڕایەوە بەڕێزت وەکو وتاربێژی مزگەوت ئاگدار بووی نەخێر من ئاگام لێ نەبووە و تەنها ئەوە بوو کە شەو ئاگام لێ بوو شەو پێیان وتم حکمی بڕینەوەی درەخت لە ئاینی پیرۆزی ئیسلامە چییە؟ هەڵبەتە حکمی بڕینەوەی درەخت وەکو هەر حکمێکی دیکە ڕەنگە حکمێکی تایبەتکرا و تایبەتمەندی نەبێ بەڵام خۆی تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ ئەو هەموو کاولکاری و ناڕەحەتی کە بەسەر مرۆڤایەتی خۆیان دێ تەنها بەدەستی خۆیانە کە ئەمە لابردنی درەخت و هەروەها هەڵکێشانی جۆرێکە لە کاولکاری و جۆرێکە لە نەهێشتنی ژیان و ژینگە لەو شوێنەدا هەڵبەتە هەر دارێک لە هەر شوێنێکا بێ ژیان و ئاوەدانیش لەو شوێنەدا ئەبێ بۆیە وەکو ئەوەی کە حکمێکی دیاریکراوە بێ ئایا ئیتر دەستبڕینە یاخود غەرامەیەکی مادیە یاخود حەبسکردنە هیچ شتێک لەم شتانە لە ئاینی ئیسلامە بە شێوەیەکی ئاوها دیاری نەکراوە بەڵکو تەنها تاوانێکەوە لە بینی بەندە و خوای گەورە ئەمێنێتەوە کە خوای گەورە خۆی سزای لێ ئەسێنێت و خۆی عقوبە و جەریمەیەکی ئەدا بەینەما لەگەڵ هەموو ئەمانەشە پێغەمبەری نازدار ئەفەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم ئەگەر هاتو ڕۆژی قیامەت هەڵسا ئێوەش دارێکتان بەدەستەوە بوو یعنی بەر لەوەی کە بمرن و گیانتان دەربچێت دارەکەتان بنێژن بۆ ئەوەی کە لە سێبەری ئەم دارە لانیکەم بمێنەوە بحەسێنەوە بۆیە ئەمە هاندانێکە بۆ ئێمەی موسڵمان بە تایبەت و ڕەنگە میلەتانی تریش ئێستا چاو لە ئێمە بکەن بەڵام بۆ ئێمەی موسڵمان بە تایبەت کە ئەبێ زۆر لەم ڕوانگەوە بچینە پێشەوە پێشکەوتنێکی ژینگەییمان هەبێ وڵاتەکانمان ئاوادان بکەینەوە دارەکانمان نەبڕین خزمەتیان بکەین مامۆستا لە وتارەکەی ئەمڕۆت هەینی ئاماژەت بە فەرمایش تێکردکەوەی کە لە کاتی جەنگ و شەڕەکاندا ئەو شتە قەدەغە کراوە کە درەختەکان ببڕدرێتەوە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم هەموو کاتێک وەسیەتی ئەکرد بۆ ئەصحاب هەڵبەتە کاتێکیش وەسیەت کرا بۆ کەسێک ئەو کەسە ئەگەر نەیگەیەنێتە جێ لە ڕوانگەی شەرعەوە قەرزاربار ئەبێ و هەر کەسێک ئەگەر خیانەت لەم وەسیەتا بکە ئەو کاتەیتر وەکو چۆن ئەڵێ کەسێکی خائینە و کەسێکە کە متمانەی پێغەمبەری خوای صلی الله عليه وعلى آله وسلم لەدەست داوە بەینەما هەموو ئەصحاب ئەم وەسیەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە ئەفەرمێ لە یعنی ئەمە بەعام و بەگشتگیری لە هەموو غەزاکانە کە ئەصحاب ئەچن بۆ غەزاکان ڕایان ئەسپێرێ وەسیەتیان ئەکا کۆیان ئەکاتەوە ئەفەرمێ هەرگیز و هەرگیز نەکەن بە تەمەنەکان نەکوژن و هەروەها منداڵەکان نەکوژن ئافرەتەکان ئیغتیساب نەکەن و نەیان کوژن
و هەروەها دارەکانیش نەبڕن. حتا لە یەک دوو ئەسەری ترە هاتووە فەرمێ خان و ماڵەکانیش مەڕوخێنن، چونکە ئەمە کە تۆ هاتی دارت هەڵکێشا و هەروەها خان و ماڵت ڕوخاند ئەو ئایتر ژیان لەو شوێنەدا نامێنێ، ئەبێتە ژینگەیەکی تر، ئەبێتە شوێنێکی تر کە ڕەنگە ئێستا ئێمە لە کوردستانی خۆمانە زۆر شوێنمان دی بێت کاتێک ئێمە ئاڵین کە حکومەتی بەعز زوڵمی لەم خەڵکە کردو، زوڵمەکەی حکومەتی بەعز ئەوە بۆ کە هاتووە خانوەکانی ڕوخاندون و دەرمانێکی ڕشوە بەسەر شوێنە کە هەچی دار و دەرخت هەبووە هەمووی وشک بووە. ئەمە زوڵمێکی گەورە بووە، بەڵام با ئێمەش نین دووبارە ئەمڕۆ ئەم زوڵمە دووبارە بکەینەوە لەسەر دەستی خۆمان، زوڵم لە دار و درەختەکانمان بکەین، لە ژینگەکانی خۆمان بکەین و هەروەها بەڕاستی پێویستیشە لەسەر لایەنی پەیوەندیدار لەسەر دەسەڵات هاندانی هەبێ بۆ خەڵکی. یعنی بەڕاستی بەدەر لە ئیشوکاری مزگەوت و ئەوەی کە ئەمڕۆ بۆتە هەواڵێک لە ناو میدیاکانە تەماشاکەین ئێمە ساڵانە خەڵکێکی زۆر دار ئەبرنەوە لەو شاخ و کێوانە و ئەیهێننەوە زستانان ئەیسووتێنن. ئەمە هۆکارەکەی چی؟ هۆکارەکەوێت کە خەڵکی هەژارە و نەبوونە و نەوتی نییە. یعنی ئەمەیکێکە لە فاکتەرەکان کە دێتە بەردەم خەڵکی بۆ ئەوەی کە دار ببڕێتەوە. ئێمە ڕێگەیان بۆ خۆشکەین، حکومەت ڕێگەیان بۆ خۆشکا بۆی کە خەڵکی خۆی دەست بەبات بۆ ژینگەکەی خۆی و دارەکانی خۆی ببڕێتەوە. مامەسا وەک ئەوەی کاماژت پێکرد لە کاتی جەنگ و شەڕەکانە ئاینی ئیسلام بڕینەوەی درەختی قەدەغە کردووە لە کاتی ئاشتیە، لە کاتێکە کە ئێمە لە ناو ئاشتین و بە تایبەتیش لە ناو حرەمی مزگەوتێک. ئایا ینی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە بە تایبەت ئێوە لە ناو وتارەکانی خۆتانە تاکید لە بنەمای ژینگە پارێزی لە ناو ئاینی ئیسلامەکەنەوە، یاخود ئێوە تاکیدی لێکەنەوە بەڵام ئەو کەسانی کە دێنە ناو مزگەوتەوە یان خەڵکی گوندنشینەکان پێوی پابند نابن؟ بەڵێ. هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ هەڵبەتە بڕینەوەی هەردارێک وەکو ئاماژەمان پێکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی شەڕەکانە ڕێگەی نەداوە دار ببڕێتەوە. یعنی ئەگەر کەسێک لە کاتی شەڕا ڕێگە نەدا شتێک بکرێت، چۆن لە کاتی ئاشتیا ڕێگەدا هەمان شت دووبارە بکرێتەوە، کە ئەمە جێگەی پرسیارە و ئەکری ئەمە هەڵوەستەیەکی لەسەر بکەین کە بەڕاستی ینی بە هیچ جۆرێک ناگونجێکە پێغەمبەرێک صلی الله عليه وعلى آله وسلم وەسیەت بکە، فەرمان بکە بە ئەسحاب کە لە کاتی جەنگ و ناڕەحەتیشا دارەکان نەبڕنەوە، ئەی چۆن ئەکرێت لە کاتی ئاشتیا دارەکان ببڕدرێتەوە، کە ئەمە جێگەی ئەوەیە. و ئێمەش هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە مامەسا؟ هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی هۆکارەکەی کە دار ئەبڕدرێتەوە ڕەنگە ڕۆشنبیری ئاینی خەڵکی بۆ شێوە نەبێ، کە زۆر کەس لە دەقەکان ڕەنگە بە خراپ تێگەشت بن، یاخود لێکدانەوەیکی خراپیان بۆ کردبێ، یاخود چەند ئێوە هەوڵتانداوە لە ناو وتارەکانتانە تاکید لە بنەمای ژینگە پارێزی لە ئاینی ئیسلام بکەنەوە؟ ئێمە هەمیشە من وەکو خۆم یاخود وەکو مامۆسایانی تر هەمیشە نمونەی وەرزەکانی ساڵ بە نمونەی زیندووبوونەوەی زەوی و نمونەی زیندووبوونەوەی دار و درەختەکان ئەهێنینەوە. بەینەما کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ ئەگەر هەر کاتێک ویستان دەسەڵات و گەورەی خواتان بۆ دەرکەوێت لەسەر زەویە بگەڕێن تەماشا بکەن ئەم هەموو گردونە بەچی ئاوها دروست بووە. یعنی ئێمە ئەگەر بینەوە سەر ئەم ئەساسە بەڕاستی کەمتەرخەمی خەڵکەکەمانە، نەک کەمتەرخەمی ئاینەکەمان، یاخود ڕەنگە بڵێم کەمتەرخەمی هەنێک لە مامۆستاکانمان بێ، نەک کەمتەرخەمی ئاینەکەمان. ڕەنگە هەندێکمان نەمانتوانی بە جوانی و بە باشی پەیامەکەی خۆمان ئەدا بکەین و بیگەێنین ئەوەی کە لەسەر شانی ئێمەیە. ئەینا وەکو ئاین ڕێگە نادا بە هیچ جۆرێک، هیچ جۆرە کاولکاریەک، هیچ جۆرە خاپۆرکردنێک، هیچ جۆرە بڕینەوەی دارێک، ئەمانە هیچی ماڵی خوددا بە درەختەوە جوانەیان بەبێ درەخت. یعنی هەستیشت چۆنە کاتێکە تۆ لە هەینەکانی پێشتر هاتیتەوە بۆ مزگەوتە درەخت هەبووە، بەڵام ئێستا ئاسەواری ئەم درەختە نەماوە. هەڵبەتە هەبوونی هەر شوێنێک بەدار و درەختەوە نمونەیەک و سیمایەکی جیاوازتر ئەدا بۆ شوێنە. ئەم مزگەوتەش کە ئێمە بەڕاستی جومعەکانی پێشتر یاخود جانایتر لە هەر بۆنەیەکا بوو بێ هاتبێتینە ئێرە، ئەم دارەمان بینیوە بە هاوینانە سێبەرێکی خۆش و خەڵکانێکی زۆر لە بنیا دانیشتون و ئەگەر کارە باش نەبوو بێ زۆر جار ئێمە هەر لێرا ئیسراحەتمان کردووە. بەینەما ئێستا کە ئەم دارە ئاوها بردراوە نەماوە، ئەمە بەڕاستی ئەسەفێکی گەورەیە و داخێکی گەورەیە. بەڵام ئیدی وەکو برایانی تریش ئاماژەیان پێکرد پێشتر، ڕەنگە لەبەر هۆکارێک لە هۆکارەکان ئەم دارە بڕدرابێتەوە. ئینا ئێمە داری ترمان هەیە لە مزگەوتا، لە حوشەی ئەم مزگەوتا، لە بەرگای ئەم مزگەوتا هیچیان دەستیان بۆ نەبردراوە و هیچیشان دەستیان بۆ نابردرێ بە هۆکاری ئەوەی کە ئەم دارە ڕەنگە ڕێگیریەکی کردبێ، ڕەنگە ڕێگای ئاوی لێگرتبین، ڕێگای چیمەنتۆی لێگرتبین. و وەکو ئاماژەشمان پێکردەوە بەڕاستی لە نیازمانە هەیە کە دەستکاریی ئەم شوێنە بکەین بە هۆکاری ئەوەی پێش ئەوەی کە ئەم مزگەوتە دروست کرێم درەختە هەبووە و ئەم درەختە ئۆکسسیژینی بەخشیەوە دوان ئۆکسیدی
بژیوەتەوە وە هەمان کات ئەم درەختەوە خۆشت ئاماژت پێکرد سێبەر بووە بۆ ئەو کەسانی کە سەردانی مزگەوتیان کردووە و لە هەمان کات ئەماڵی دەیان و سەدان باڵندە بووە کە ڕۆژانە هاتوونەتە سەر لق و چڵەکانی ئەم درەختە بەڵام لە هەمان کات ئەم درەختە ئەبڕدرێتەوە لە کاتێکە ئەتوانرێت بۆ نمونە ئەگەر کۆنکرێتەکە تەقیوە ئەتوانرێت جارێکی تر چاک بکرێت ئەگەر ڕێگەی لە چۆن دەڵێ وایر گرتووە دەتوانرێت وایرەکان بگوازرێتەوە یاخود هەر ڕێگەیەکی تر بێتوانرێ بەڵام بە هیچ جۆرێک ناتوانرێت قەرەبووی ئەم درەختە بکرێت بەتەکیت ئەوەی کە هەیە لەمەڕ بڕینەوەی ئەم دارەوە ئەو هۆکارانی کە باسمان کرد هەمویان زۆر زۆر تەواو و لە جێن بەڵام ڕەنگە هەر یەکێک لەم هۆکارانە کولفەیەکی پارەی بوێ کولفەیەکی وێ یاخود هاوکاری حکوومەتی بووە کە هاوکاریمان بکە بەڵام بەداخەوە هەتا ئێستا حکومەت هاوکاریتان ناکات حکومەت هاوکاری نەکردوین بە هیچ جۆرێک لە جۆرەکان هەتا مزگەوتە هەتا ئێستا خادمێکی نییە ینی باخەوانێکی نییە خزمەتێکی ئەم دارانە بکە ئەوەی کە هەیە تەنها خۆبەخشە ئیتر من بم جەنابەت بی هەر کەسێکی تر بێ هەر نێشخۆنێکی تر بێ کە ئەنجامی ئەدا ئەگەناوەکو ئەوەی کە ئێمە خزمەتکارێکی ئەم مزگەوتە کەسمان نییە مامەسەڵە پێی شارەزایی لە دەقەکانی ئاینی ئیسلام ئایا ینی لەناو ئاینا بۆ نمونە ڕێگە پێدراوە درەختێک ببڕدرێتەوە لە بەر مزگەوتێک یاخود مزگەوتێک ڕێڕەوەکە یان هەر جۆرێکی تر بێ بۆ نمونە بگۆڕدرێت لە پێناو پاراستنی درەختێکە کامیان ڕێگە پێدراوە بڕینەوەی درەختەکە یان مزگەوتەکە بڕینەوەی درەختەکە ئەگەر درەختەکە ببڕیتەوە جارێکی درەوە درەختە دروست نابێتەوە زیندوو نابێتەوە بەڵام مزگەوت دەتوانرێت ئەتوانرێت دروست بکرێتەوە واتە لە ئاینا پژگیری لە مانەوەی درەختەکە لە مانەوەی درەختەکە ئەکرێت لەگەڵ میوانەکەم مامۆستا عەبدوڵڵا وتاربێژی مزگەوتی گەورەی خوڕماڵ گفتوگۆکەین تایبەت بە پرسی ژینگە پارێزی لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە ئاینی ئیسلامدا چۆن باسی ژینگە پارێزی کراوە و حکمی بڕینەوەی درەخت چییە تایبەت بەم پرسە و چەندین پرسی تر گفتوگۆی لەگەڵاکەین مامۆستاگیان ڕۆژت باش خۆی گەورە موفقت بکا و بەخێر بێت زۆر زۆر سپاس مامۆستاگیان لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسی ژینگە پارێزی کراوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه سرطاب خيراتنتانكم سپاس بۆم دەرفەتە ژینگە پارێزی لە ئیسلامدا ئەهمیەتێکی گرنگی هەیە سەرەتا بزانین ژینگە بریتیە لە چی ئێمە ژینگە بریتیە لەو شوێنە لەو مەنتیقەیەی کەوا ئینسانی تیا ئەژی حیوانی تیا ئەژی نەباتات و جەمادات دەماتات بەست پێی ڕووەکە دار و درەختە و جەمادات شێوە جوانی و کولتوری و ئەمانەی هەیە لە هەر شوێنێکدا کە ئەمانە وجودیان هەبوو پیانەوترێ ژینگە ژینگەیش بەمعنە ئەمانە هەمویان لازم و مەلزومی یەکن یعنی بە یەکەوە ئەژین بە یەکەوە ئەگونجێن بە یەکیشەوە ئەپارێزرێن لە ڕوانگەی ئیسلامەوە ئەوەندەی کە گرنگی ئابەم بابەتانە دراوە گرنگی بە هەندێک لایەنی تر نەدراوە سەرەتا پاراستنی ئینسان ئیسلام هاتووە بۆچی پێوترێ ئیسلام هاتووە بۆەوەی کە زەروریاتی خەمس یعنی پێنجتە زەرورەکە بپارێزێ یەکێک لەوانە نەفسە یەکێک لەوانە ژینگەیە یەکێک لەوانە ماڵە یەکێک لەوانە گیانداریەکانە یەکێک لەوانە تێگنەدانی تێگنەچوونی بەشێک لە ئەو شوێنە پێشینان کە پیان ئەوترێ شوێنەوار و کللتور و ئەم بابەتانە کە ئینسان لەسەر حەزارە پێشوەکان ئیسیفادە بکات جا ئەمە بەشێکە لە مانای ژینگە پارێزی بەشێکی تر کە ئەمڕۆ ئێمە زیاتر لی تێگەیشتوین بە معنا پاراستنی ڕووەکە پاراستنی دەشت و پاراستنی غابات و پاراستنی درەخت و ئەمانە هەمویان ئەگەر تەماشای بکەین لە ڕوانگەی ئیسلامەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت ئەگەر کەسێکتان لە حاڵەتی مەرگدا بوو کەسێک لە حاڵەتی مەرگدا بوو درەختێکی بەدەسەوە بوو نەمامێکی بەدەسەوە بوو ئەگەر توانی بینێژێ با بینێژێت فڕی نەدات بۆچی بۆ ئەوەی ئەو ژینگەیە بپارێزرێت و بە بەردەوامی بە زیندویەتی بمێنێتەوە چونکە ئیسلام زیندووە ئەوێ بە زیندیەتیش ژینگەکەی ماوەسەبەسی فەرمودەیەکی جوانت کرد ینی هەنمان ئەدا بۆ ئەگەر لە سەرمەرگیش بووین نەمامێک بڕوێنین بەڵام لەگەڵ هەبوونی ئێمە دین نەمامەکانی کە لە پێشنەوەکانی خۆمان ڕواندویان ئێمە دین ئەو درەختانە ئەبڕینەوە با بەشێکی ترت بۆ باسکەم لەوەی کە ئیسلام هانی موسڵمانان
ئەخلاق فێری مسلمانان ئەکات کە لە شوێنێکدا ماوەڕاکێت هەبوو ئاوی وەستا و نەچن پیسایی و خوانەخواستە شتی خراپی تێبکەن و ئەو ئاوە پیس بکەن بۆ چونکە بۆی خەڵکی تر ئیسفادەی لێ بکات و ئەو ژینگەیە پیس نەبێت یعنی تۆ لەسەر چاوەیەک ئاو ئەخۆی تۆ بەردی تێمەخە ئیسلام پێتەڵێ بەردی تێمەخە یان لە بابێکی ترا ئیسلامە فەرمێ ئەگەر ڕێگەیەک هەبوو تۆ مەچۆ لەسەر ڕێگەکە قەزای حاجەت بکە یعنی دابنیشە چونکە ئەکەویتە بەر نەفرین و لەعنەت هەم لەعنەتی دنیا هەم لەعنەتی قیامەت لە بەشێکی تری ژینگا ئەوە تا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام میز و پیسایی مەکەن بە درزی زەویە کاتێک ئەچن لەناو دەشتێکی کاکی بە کاکی دای بڵێ کەس دیار نییە بۆچی لەبەرەوەی لەو دەرزەی زەویە جۆرەها گیاندار و حەشەراتی تیا ئەژی ئەگونجێت بەشێ لە جنۆکەیش لەو دەرزانەدا بن ئەمە پێوترە ژینگە پارێزی و بەشێکی تر لەوە کە فەرمێت ئەگەر دارێکی سێبەردارت بینی مەڕۆ لە ژێریا قەزای حاجەت بکە مەڕۆ لە ژێریا پیسایی بەجێ بێڵە مەڕۆ لە ژێریا کاتێکی بۆ سەیران و سەفا لە دوای خۆت ئەشخاڵ و مەشخاڵەکە لە ژێر ئەو دارە شوێنەکەی خۆت بە پیسی بەجێ بێڵە نا فەرمێ پاکی بکەڕۆ چونەکە پاکینەکەی تۆ کەویتە بەر نەفرینەکە ئەمانە هەمویان چین ئەمانە هەمویان هاندانن تەشجیعن کە ئیسلام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام صاحب مسلم يعني إنساني مسلماني باوردار صاحبي چیه؟ صاحب أعظم الرسالة وأكمل الدين قورترين بيام لقل كاملترين دين وكلا أخلاق داية أي شيء مسلمان چیه؟ رائد على الطريق تو أبيت ببي بقيادة تو أبي خلق فيركي فيري أم بابتانا كتشون خوان ببارزم وچۆن ژینگەکەم بپارێزم وچۆن دەوروبەر بپارێزم حکمی بڕینەوەی درەخت چییە؟ ئایا درەخت بڕینەوە لە ناو ئاینی ئیسلامە بە تاوان دانراوە یان نا؟ هەر شتێک نەکدار هەر شتێک کە زەرورات نەبێت دروست نییە تۆ ئینقلابات و بڕینەوە و خراپکردن و سووتاندن و ئەمانی بۆ جێبەجێ بکەیت حتا ئێستا کە لە منتیقی با بڵێن ئەو شوێنی کە فەلاحەتی تیاکرێ وەکو گەرمیان و شارە زۆر و دەشتی هەولێر و ئەم بابەتانە لە دوای دوورینەوەی گەنمەکانیان ئاگەر بەرەدەنە ناو جاڕەکان ژینگەیەک پیس ئەکەن ئەزانی چ واقعەیەکی زیندویەتی بۆ سەر شارەکانمان دروستەوێت چ ڕەشایەتیەک بێجگەلەوە چەند حەشەرات ئەسووتێنیت ئەوە یەکێکی ترە لەوەی کە تۆ ئەبیتە گونەهبار بۆ سووتاندنی ئەو حەشەراتانە ئەوە تا ئیسلام ئەفەرمێ کاتێکە لە عیبادەت دایت دروست نییە بە هیچ شێوەیەک بۆکو حەج دروست نیە چڵیدارێک بشکێنیتەوە ئەگەر شکان تۆ ئەبێ بە ئەندازەی چڵەدارەکە سەدەقە بدەیت کەوای مامۆستاگەر درەختێک لە ناو مزگەوتێکا بێت ئایا ئاساییە لەبەر خاتری مزگەوتێک درەختەکە ببڕدرێتەوە یان لەبەر خاتری درەختەکە مزگەوتەکە با بڵین لا ببرێت ئاینام دووشتەکان خۆی عەرزمان کردن ئێمە قاعیدەیەکمان هەیە لە بابی فقهیدا کە پێوترێ ئوسولی شەرع الضرورات تبيح المحظورات هەر شتێک زەرورات بوو لە دینە دروستە بخرێتە کەنارەوە لای ببیت با لە بابی منهیەکانی شابێت با لە بابی مەحزوورەکانی شابێت بەڵام هەندێک شت هەیە ناچێتە بابی زەروراتەوە زەروراتەکە بە چ مانایەک دێ لە ئاینی زەرورات بە معنە ئەگەر ئەو لەو شوێنە نەبێت ئیتر شوێنی ترمان دەست نەکەوێت بۆ مزگەوت معنای ئەگەر ئەو شوێنی درەختە نەبێت هیچ شوێنێکی تر گونجاو نییە بۆ مزگەوت زەرورین بۆیە ئەو ئیشەمانتیا کردو مزگەوتەکە بچێتە ئەو لاترەوە با مەترێک کەمتر بێت چونکە درەختەکە ئیسیفادەی زیاتر هەم جوانی مزگەوتەکە ئاین بڕینەوەی درەخت قەدەغا ئاین بڕینەوەی هەموو جۆرە درەختێکی بەردار هەموو درەختێکی سێبەردار هەموو درەختێک کە ئینسان ئیسفادی لێ بکات بە قەدەغی ئەزانێت و بە دروستی نازانێت و خاوەنەکەیشی ئەبێت چی بکرێت ئەبێت تەجریم بکرێت تەغریم بکرێت یعنی غەرامەیشی لێ بسەنرێت لەبەر ئەوەی دروست نییە لە ئیسلامدا بە هیچ شێوەیەک بۆ شەخصێک تەنانەت بۆ حکوومەتیش بۆ دەسەڵاتداریش ژینگە پیس بکات یان بەرەو لە ناوچوون بیبات مامۆستا ئەم دەقانەی کە باست کرد و ئەم بنەما ژینگە پارێزیانی کە لە ناو ئاینی ئیسلام باست کرد هەمووی بنەمای زۆر جوانن و هەمووی هانمانەدا بۆ پاراستنی ژینگە و بۆ پاراستنی ڕەگەزە ژینگەکان بەگشتی بەڵام بۆچی ئێمە وەکو تاکی کورد وەکو کوردستان وەکو مسلمانان ئێمە نەمانتوانیوە سوود لەم دەقە ئاینانە وەربگرین بۆ پاراستنی ژینگەکەمان کاکە سەروەریان ئێمە کۆمەڵێک هۆکاری تایبەتمان هەیە لەوەی کە خەڵکی ئێمە یەک هۆشیار نییە نەک تەنها لە بواری دینیا کورە لە بواری ئەخلاقی و کۆمەڵایەتی و دراوسێتی و هاوماڵی و برایەتی و ئەم بابەتانە کە کۆمەڵی حەقمان هەیە بەسەر یەکتریەوە
لە بوارە ژینگەیەکەشە بە هەمان شێوە من ناڵێم سفرین بەڵام لە سەدا 50 هوشیاری تەوامانەیە کە ئەم درەختە ئەزانی چ قازانجێکی علمی فیزیایی کیمیایی و زینەتی بەم ناوچە و منتیقی ئەمە بەخشێ هەر درەختێک بە مقابلی ئەوەیە کەوا ئۆکسسیجین بۆ 60 نەفەر دابین بکات یعنی بێتە بۆیە پێوترێ ژینگە پارێزی یان پارێزەری ژینگە ئیسلام لەبەر ئەم درەختە بە پاکیەڵێتەوە بۆ ئەویت کە تۆ بە ژیانی مرۆڤ و زیندەوەرەکانی پارێزرا بێ ئەم درەختە دووەم ئۆکسیدی کاربۆن هەڵ ئەمژێت چیمان پێ ئەداتەوە ئۆکسسیجینمان پێ بەخشێت کەوابوو ژیانمان پێ بۆیە پێوترێ ژینگە چۆن بتوانین سوود لەم دەقانەی ئاینی ئیسلام وەربگرین بۆ ژینگە ئەوە بەشێکی ئەکەوێتە یەکسەر مامۆستایانی ئاینی وەکو پێویست لە مزگەوت و لە تا چەند مامۆستایان بەیاخیان گرنگیان بەم پرسە مامۆستایانی ئاینی بەڕاستی یعنی پێم وابێت درێغیان نەکردووە لە گەیاندنی ئەم پەیامانە چونکە یەکێک لە بناغە ئەساسیەکان کە لە حجرا ئێمە ئەی خوێنین کتێبێکە بە ناوی فتح القەریبەوە و بابێکی تریشی ئەکەوێتە سەر میدیاکارەکان ڕاگەیاندن کە دەوری کاریگەر ببینێ لە پاراستنی ژینگا و بەشێکی تریەکەوێتە سەر حکوومەت کە ئێستا موسسەیەکی داناوە بە ناوی موسسەی دارستان یا ژینگە پارێزی کە ئەوە شتێکی باشە بەڵام وەکو فعلی زۆر هەستیان پێ ناکەین یعنی بۆ پاراستنی مۆزوعی ژینگە سوودی درەخت بۆ ژینگە چییە؟ و ئەو زیانانە چین کە لە بڕینەوەی درەختێکەوە دروست ئەبێت لەسەر ژینگە و ئەو ڕێکارانە چین کە گیرێتە بەرامبەر بە کەسێک ئەگەر درەختێک ببڕێتەوە و سزاکان چین تایبەت بم پرسیارانە وەڵامەکەی لە میوانەکەم کاک سوبحان وتەبێژی فەرمانگەی ژینگەی سلێمانی وەرەگرم کاک سوبحان ڕۆژت باش کاک سوبحان سوودی درەخت بۆ ژینگە چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە سوپاس بۆ بەڕێستان کەەوە بە خەم و هەمی ژینگەوەن خی گەورە کەم گردردونی دروست کردووە کۆمەڵێک پێکاتی گرنگی تیادا ناون چ لە ڕوەک مرۆڤ زیندەوەران چ ئەو دار و درەختە چ ئەو بەشە فیزیکی کە هەیەی هەرێکێکان ڕۆڵێکی گرنگی تایبەتی هەیە لە ژینگەدا یەکێک لەو پێکاتە سەرەکیانەی کە لە ژینگەدا ڕۆڵێکی گرنگی هەیە بریتێ لە درەخت بریتێ لە سەوزایی کە درەخت لە سەداسی ئەم گۆی زەویە پێگەهێنێت و زیاتر لە 400 بلیۆن درەخت بوونی هەیە بۆیە درەخت بەشێکی زۆر گرنگ لە ژینگەدانێت تەنانەت پێناسەکرێت بە سیەکانی زەوی بۆیە بەردەوام ئەو ڕێکارانە یاخود ئەو زیانانە کە بەر درەخت دەکەوێت ڕاستەوخۆ یان ڕاستەخۆ کاریگەریان لەسەر ژینگە هەیە کاک سوبحان ئەگەر درەختێک تەمەنی 100 ساڵ بێ ئەم درەختە چەندێک ئۆکسسیجینمان پێداد و چەندێکیش دوانە ئۆکسیدی کاربۆن هەڵمژێت درەختێک کە تەمەنی لە 40 ساڵ تێپەڕی کە دەبێت تا گەشتوێتە 100 ساڵ ئەگەر ئەم درەختە بە هەموو ماناکان لە ڕگ و قەد و گەڵاکەی گەشتێکی باشی کە دەبێت ئۆکسسیجینی 4 کەس دابینەکان زیاتر لە نزیکی لە 20 تا 25 تن لە دوان ئۆکسیدی کاربۆن هەڵەمژێتەوە ئەمە ئۆکسسیجینمان پێدا ئۆکسسیجینەکە پێوەرەکە بە مرۆڤ حساب بکرێت کە درەختێکی پێگەیشت و کە تەمەنێکی لە 40 ساڵ بەرەوسەری گەیشتوە تا گەیشتوێتە 100 ساڵ هەموو لایەنەکانی گەشتێکی کاملیان کردوێ ئۆکسسیجینی 4 کەس دابینەکان یەکێکی تر لە گرنگەکانی درەخت پاراستنیەتی لە دیاردەی خۆڵبارین کە بەداخۆ لەم ساڵانەی کۆتاییدا لە هەرێمی کوردستاندا زۆر بووە کە ڕۆڵێکی گرنگی هەیە درەخت لە ژینگەدا بۆیە ئەتوانین بڵێن لە هەموو ڕوانگەکانەوە درەخت سوودێکی گرنگ بە ژینگە بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت دەتوانین بڵێن بڕینەوەی هەر درەختێک کە بەو شێوەی کە ئاماژەت پێکرد کوشتنی 4 مرۆڤە کوشتنی 4 مرۆڤە تێکدانی هێلانەی باڵندێ تێکدانی سروشتە هۆکارێکە بۆ ڕاماڵینی خاک کاک سوبحان ئەو ڕێکارانە چین ینی لە ناو یاسا بەرکارەکانی باشووری کوردستان تایبەت بە پاراستنی ژینگە کە باس کراوە یعنی سزا چییە بۆ کەسێک ئەگەر درەختێک ببڕێتەوە لە ساڵی 2010 لە یاسای ژمارە 8 دەستی پاراستنی چاکردنی ژینگە لە کاتی هەموارکردنەوە لە ساڵی 2012 لە یاسای ژمارەدا لە مادەی 22دا و هەروەها لە یاسای دارستانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانیاویدا کۆمەڵێک ڕێنمایی دەرکراون تایبەت بە دارستانەکان لە ناویاندا
یاسایەکمانەیە لە یاسای لە مادەی ژمارە 22 لە یاساکە باسیەکان هەر کەسێک هەڵسێت بە بڕینەوەی دارێکی پێگەیشت و بۆ مانەیە کە لە تەمەنی 10 ساڵ بۆ سەرەوە بێت زۆربەی لێکۆڵینەکانن کە دارێک لە 10 ساڵ بۆ سەرەوە بەرەو پێگەیشتن ئەڕوات سزاکەی لە 6 مانگ کەمتر زیندانیکردن نیە لە ملیۆنێک تا 5 ملیۆن غرامەکردنی هەیە ئەمە یاسایەک تایبەتە بەوەی کە وەکو سزا بۆ بڕینەوەی بۆ هەر کەسێک هەڵسێت بە بڕینەوەی دارێک ڕێنمایی ترمانەیە کەسێک لە ناو دارستانێکە لە دووری چەند کیلۆمەترێکی شەو لە دارستانێک ڕێگەی پێ نادرێت ئاگەر بکاتەوە ڕێگەی پێ نادرێت یەکەی نیشتە جێبوون دروست بکات ڕێگەی پێ نادرێت ینی زەوی دارستانی بوو کە بە یاسا دانراوەکەمی زەوی دارستانەیە بە هیچ شێوازێک هیچ پرۆژێکی کەدی پیشەسازی کشتتوکاڵی لە نزیک دارستانەکان دروست ڕابردوو ئەومان لە سوۆسیال میدیاوە بینی کە لە گوندی نەوێ لەوێت درەختێک بڕاوەتەوە کە تەمەنی 100 ساڵەوە لە ناو حرەمی مزگەوتێکە بۆ ئەمە وەکو فەرمانگەی ژینگە و وەکوی پۆلیسی دارستان و ژینگەی ئەم ناوچەیە چ ڕێکارێکی یاسایی بەرامبەر بەو کەسانە گیراوەتە بەرکە و درەختە بڕاو ئێمە بەداخەوە ئەو دیاردەیە ڕوویداوە ئێمە ئەگەر لەوانێ زۆر جار هەنێشت لە ڕێگەی سوۆشیال میدیاوە گەنج زووتر ئەگەر نا ڕۆژانێک بە سەدان حاڵەتی وا من چەندین کەس پێمان دەڵێن بە حکومەوەیەکە لە ژینگە ئەڵێن شەخزێ ئامێری بڕینەوەی داری کڕیەوە مشارەکە هەر ڕۆژی لە شوێنێک خەریکی بڕینەوەی داری دەوتەکە بیانوسیە حکومەت نادا من پێویستم بە سەرچاوی دارەکەیە بووە ئەمانە دیارێکی زۆر ناشرین حقت بە تایبەتی ئەمە ئەخیرەمینیان کە هاتوتە کە ڕوویاوە بەداخۆلێک لە ناو حرەمی مزگەوت بوو کە هەموو پەیامەکان کە لە مزگەوتەوە دەرەچن پێچەوانەی پێچانەی ئەو کردارن کە کراوە کە ئەوانی وەکو چۆنە کەسێک بە بیانووی نەبوونینەوە دارەکان نەبرێتەوە ئەمانی بۆ خۆیان بیانویەکان هەبوو بۆ بڕینەوەی نەکە بەڵام هیچ بیانوێک لە ژینگەدا لەم ڕێکارەکان لە ڕووی یاساییەوە کە پێشتر ئاماژەمان پێکرد ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کە بریتەی لە پۆلیسی دارستان و ژینگە سەرتا هەنگاو یەکەمەوەیە کە تۆ سکاڵا تۆمارەکەیت فەرمانگەی ژینگەی سلێمانی بەڵێ سکاڵا تۆمارکرا لەسەر بەڕێزانە ئەو شەخصانەکەن شەخصەکانی ناسرێن راپۆرتێکی زانستی لەسەر درەختەکە ئامادەکرێت دواتر ئەدرێتە دادگا بۆ چاوەڕانەکرێت لە چەند هەفتەی داهاتوودا ئەو ڕێکارە یاسایەکان تەواو بکرێت و بزانین نەتیجەکە بەکوێگات. دەستی خۆش بێ سپاس بۆ میوانەکەم کاک سوبحان لە کاتمان گرتی. چەندین دەق لە ئاینی پیرۆزی ئیسلامە باز لە پاراستنی ژینگە و هەروەها باز لە پاراستنی ڕەگەزە ژینگەکانی ئاوها و خاک دەکات بە درەختیشەوە بەڵام سەرڕای هەبوونی ئەم دەقانە بەشێک لە هاوڵاتیان بەردەوامن لە بڕینەوەی درەخت و وە لە ناوبردننی بۆ ئەمە پێویستەکات مامۆسایانی ئاینی زیاتر هەوڵ بدەن بۆ گەیاندنی پەیامی ژینگە پارێزی بە تەواوی هاوڵاتیان و دانیشتوانی باشووری کوردستان بۆ ئەوەی ژینگەی ئاوها و خاکمان پارێزراو بێ و درەختەکانمان پارێزراو بێ تا بەرنامەیەکی دیکەی ژینگەی بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.